بڕیاردرابە یەکەم لەبەر بەژۆندی گشتی بەشێک لە پرۆگرامەکانی خوێندنی پۆلی 12 ئامادەیی کەم کرایەوە کە لە لیستی هاوپێشدا ئەو بەند و بەشانەی داواکراون نین هاوپێچەکرێن لەگەڵ ئەم ڕاگەیاندنەدا. خولی یەکەمی تاقیکردنەوە گشتیەکانی پۆلی 12 لە 23/6 دەست پێەکەن و هەتا حەڤەی 7 بەردەوامە بن. لە هەفتەیەکە تەنیا 2 تاقیکردنەوە کرێت. خولی دووەمی تاقیکردنەوەکانی پۆلی 12 لە حەڤەی 8 دەست پێەکە هەتا 4/9. شوەکانی بەهارە بەنسبەت ئەو قوتابخانانەی کە لە 11/9/2023 دەستیان بە خوێندن کردووە ئەوانە لە ڕۆژی 11 مانگ تا 23 مانگ بۆیان دەبێتە پشوو. ڕۆژی 24/3 دەست دەکرێتەوە بەدەوام. ئەمانە کێ دەگرێتەوە؟ پارێزگاکانی هەولێر و دهۆک و ئیداری سەربەخۆی سۆران و ئیداری سەربەخۆی زاخۆ زائیدەن ئەو قوتابخانانەی پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی سەربەخۆی گەرمیان و ئیداری سەربەخۆی ڕاپەڕین کە لە 11ەوە داوامیان کردووە و قوتابخانە ناحکومیەکانی ئەو دەڤەرە شەمووی دەگرێتەوە چونکە ئەوانە هەمووی داوامیان کردووە. سەبارەت بە تاقیکردنەوەکانی خولی یەکەمی وەرزی دووەمی ئەو قوتابخانە خوێندنگانی کە لە 11 داوامیان بە ئاسایی دەست پێ کردووە لە جگە لە پۆلی 9 بەڕێزان واتەمە پۆلی 9 ناگرێتەوە لە ڕێکەوتی 4/5 دەست پێ دەکات هەتاوەکو ڕێکەوتی 13/5/2024 کۆتایی دێت. خولی دووەمیان 26/5 دەست پێ دەکات و لە 4/6 کۆتایی دێت. سەبارەت بە ئەنجامدانی تاقیکردنەوەکانی خولی یەکەمی تاقیکردنەوەی نیشتیمانی لە سەر تاسەری هەرێمی کوردستان لە 7/5 دەست پێ دەکات لە 4/5 کۆتایی دێت. خولی دووەمی تاقیکردنەوەی نیشتیمانی پۆلی 9 بنەڕەتی لەسەر تاسەری هەرێمی کوردستان لە ڕێکەوتی 28/5 دەست پێ دەکات لە 4/6 کۆتایی دێت.